لە تۆ دەستپێکەکانی کە ئێستا باوکە لە خانەی بە ساڵە چوانە تۆز بە پێی و دانیشتانی کە پێشتر دوسێ جار بێکە و دانیشتوین و لەگەڵ کاکەتا بگەینە نەتیجەیەک کە باوکە بگەڕێتەوە لای براکە و ئەو بارودۆخەکەی تۆ دیارە چۆنە ناتوانانی تۆ بە خێی بکەی شوێنە نییە بەڵام کاک کامەرانی امکانێتی شکر باشە لەخوا بە زیاد بخوا ڕسقی با و تۆژە توانی هاوکاری بی بەڵام ئایا تا چەند ئەمە گەینەوە نەتیجەیە بەڵام ئێستامەوێ کێشەکەم بۆ باسکەی چی هەیە؟ کاکی دکتۆر پێشم شتێ زۆر سپاس دەکەم چەند ڕۆژە بە ئێمە ماندوو بووی سپاس وەکو پێشتریش بۆم باسکردی بەس پێت ئەڵێمەوە ئێمە باوکێکمان هەیە بەس باوکممان ماوە هەتا گەنج بوو هەتا لە توانایە بوو هەتا ئەیتوانی بۆی کردین کاکی دکتۆر زۆر بەدەممانەوە بوو هەمومانی گەیاندە شوێنی خۆمان بەڵام ئێستا کە بە ساڵە چووە ئەو پێویستی بە یارمەتی ئێمەیە یعنی یاسای ژیانە بەڵێ ئەو پێویستی بە یارمەتی ئێمە و ئێمەش ئەیخێنە سەرمان بەڵام تۆ خۆت بارودۆخەکەی من ئەزانی بۆم باس کردی من وەکو لە خۆگرتن پێشەم شتێ کێشەکەم ئەوەیە کە من پێم خۆش نییە براکەم باوکمی بردووە بۆ خانەی بە ساڵات چوان بەڵام ئێستا ئەوەتە ئەتوانێت حەلیکە و ئەتوانێت قبوڵیکا بیهێنێتەوە ئەتوانێت لای خۆی ڕایگرێ بەڵام من ناتوانم شوێنم بچووکە چوار مناڵ بەسەر ماکەوتون لە سەربانێکە ژوورێکیان داومەتێ هێشتا لەو ژوورە شاکرێکیم باوەڕەکەی کاکی دکتۆر بە پلێت و بە تەختە شوێنێکیان بۆ دروست کردوون بە حسابی مەطبەخ شوێنەکە بۆ ژیانی خۆشمان گونجاونیە جاوەرە باوکیشم بێنمە لای خۆم بەس دەخوا بە زیابێ بەخوا چاوم لێی نییە چاوم لە سەرەت و سامانەکەی نییە بەس دەخوا بە زیابێ براکەم هەیەی ماڵێکی گەورە هەیە خانوەکەی 300 مەترە سێ قاتە یعنی ژوورێکی تیاجێ نابێتەوە بۆ باوکم کاکی دکتۆر تۆ پێم بڵێ ئەو بردوێتی بۆ خانەی بە ساڵاتوە نازانم یعنی چۆن زەمیری مرتاحە دکتۆر جان ئەو نازانم باسی ژوورێکە کا لەسەر وەڵاهەیە ئەوە شینیە تۆ قسە لەسەر تێری ئەەکەی دوای ئەوە کێشەکەی ئێمە شوێن نییە باوکم لە شوێنێک بژیکەی ئەوە مشکیلە شوێن مشکیلە نییە مشکیلەکەی من ئەوەیە ئەم باوکەی من ئەوێ یەکێکی بۆ دانی بە تایبەتی چاودێری بکە ئاگاداری بکە و خزمەتی بکە ئەوە کێشەکەی کاکی دکتۆر خۆ باوکم پەکەوتە نییە زۆربەی زۆری ئیشەکانی ڕۆژانەی بەوە نییە یەکێ خزمەتی بکە و پاچی کاتەوە نییە کاکی دکتۆر باوکم خۆی هەڵەستێ خۆی دائەنیشێ خۆی دەستنوێژ ئەگرێت یعنی خۆی هاتوو چۆکە جارجار ئەچێ هەر ماڵ جێڵێ ئەچێ بۆ پیاسە یعنی باوەڕ ناکەم ئەو نەبوو بێ بەبار بەسەریەوە باوەڕ ئەەکەی کاکی دکتۆر لە هەفتەیەکە خۆم 3 جار ئەچم سەردانی ئەەکەم بەس ژوورەکەی پاکەکەمەوە یارمەتی براژنم ئەم کاکی دکتۆر بەڕێت و گوناحمان ناگە ئێمەوەمان لێ کردووە ئاخرە زانی چۆنە داواکاری زۆر ئەم باوکەی من تەڵەباتی زۆر یعنی داواکاری ئەمەنە زۆر هەر نابڕێتەوە دوای ئەوەش ئێستا ئێوە بوو پێتان ناخۆشە من بردوومە بۆ شوێنە ئەو شوێنە خراپی لە چیە من دوستێ برادەر و هاوڕێم هەیە باپیریان بردووە باوکیان بردو وڵی هەر زۆر مرتاحن لە هەموو کێشەکانیان هەموو چارەسەر بوو حل کراوە یعنی کێڵە یعنی باوکم لێ نامرتاح ئەمە کێ وای وت من ئەڵێم بە قوربان ئێمە دانیشتنی دووەم بوو ئەوە بوو تۆ هەمان قسە و کرد من چوم بە جەنابتم وتم سەردانی خانەی بە ساڵە چوانەکەم وتە مۆڵەتم لە بەڕێوەبەرەکان وەرگی لەگە توێژەری کۆمەڵایەتەکە چوم بڕوا و هەبێ توێژەرەکان دەمە منەتا لێ من دوسێ جار کەسانی لە تەڕەفیەوە هاتووم و دانیشتوین لەگەڵەوە دوسێ جار گریان دوایەوە توێژەرەکە پرسیارم کرد لە چاودێرەکان وتی ڕۆژ نییە دەجار نەگریان ئەزان گلەی لە چی هەیە بەتایبەتی لە تۆ هەیە ینی من بە ئەمانەتەوە زانیاریەکانە بۆ بجۆزمەوە لەو نیەتی گلەی لەو نەبوو ئەیگو من قەرزاری کچەکەمم گلەی لە چی لە تۆوە بە قوربانجان یەکەم ئەڵێ ژنم بۆ هێناوە سیارەم بۆ کڕیوە خانوم بۆ کردووە چی سەروەت و ساماتم هەیە زیاتر بۆ کوڕەکەن ئەڵێ غەڵەتیشم لەوانەی خوا محاسەبەشم کە نابووە فەرق و جیاوازی بکەم ئەڵێ زیاتر بە لای کوڕەکەم ئادام شکانوە زۆر شتێ بۆ ئەو کردوومە بۆ کچەکەم نەم کردووە خانووی بۆ تۆ کڕیوە ئەوەتە کچەکەی لە کرێچێتیە لەگەڵ ئەوە هێشتا ئەم بە وەفاترە لە تۆ ئەچێ سەردانیەکە زۆر غەمبار و زۆر بێتاقەت و زۆر حتا کە جەناب دەڵێ هاوڕێم هەیە نازان باوکو و باپیرچا بڕوا هەبێگو خۆ هەر منوانیم
لە ١90 ئەوانەی کە لێرەیان هەمویان غمبار و بێزارن سەردان ناکەن ئەڵێ کوڕ ینی هەتا لە جژنی شاڵێ سەردانم ناکە باشە تۆ ئێسا بردوتە ئەوێ لە لایەنی دەرونیەوە بۆی مرتاح بێ کاکە گیان ئەوانەی تر فەرقیان هەیە لەگەڵ تۆیە ئەوانە شوێنیان نیە جێگایان نیە بەس تۆ شوێنی هەیە تۆ ڕێگاو هەیە تۆ پێی ئەوانی تر لەوان دیشیان توانایان نەبێ خزمەتی خۆشیان بکەن لەوێ هاوکاریان نەکەن بەس بۆ ینی بۆ سەردانی ناکەی واز لەوە بێن هێنانەوەقی ناکە مەرحەلەی یەکەم ئاواز لەوە بێن بەس بۆ سەردانی ناکەی بۆ ناچی لە بۆنە و جژنەکانە بەسەری بکەیتەوە لەبەرەوە ناچمەزانم عەسەبیە خەڵکی لێ پڕە لە خەڵک دوایە میش پیر بۆ من ئەزانم عەسەبیە یعنی بچم من قسەیە بکەم و ئەویش قسەیەکی بەرنزم کا و لەوێت تەریقم کاتەوە و لۆمەم کا وەڵای من خۆشم قوبوڵی ئەوە ناکەمەوە ئەوە لێ لەبەر چای خەڵکە تەریقم کاتەوە ئەزانی چی هەر نەچم باشترە چکە ئەزانم بچم ویژدانم ئازارمایە و بڕایەوە باشە کە ویژدانە ئازارە دەیە ئەم ویژدانە لەکوێ ئێستا تۆ لە ماڵی خۆ بخەویت و باوکیشە لە خانەی بە ساڵات چوانە بەو وەزعەوە بێ